ئێرە ڕێگای کەرکووک سلێمانیە لە ماوەی یەک کاتژمێردا دوو ڕووداوی هاتوچۆ لەسەر ئەم ڕێگایە ڕوویان داوە کە بەهۆیانەوە کەسێک گیانی لەدەستدا و دوو کەسی تریش بریندار بوون. قوربانیانی هەردوو ڕووداوە هاتوچۆکە کارمەندی دەستگا ئەمنیەکانن. ئەوەی گیانی لەدەستداوە کارمەندی ئاسایشە و ئەوانش کە لە ڕووداوی دووەمدا بریندار بوون پێشمەرگەن لە دەوامەوە دەگەڕانەوە بۆ ماڵ. ئەمە لەم هەفتەیە چەند حادیسەیە دەیرەبووە ئەمڕۆ مای دوو حادیسە بووە لەس ئەم ڕێگای کەرکووکایە هەر لە کەرکووکە داخلە بێتە ئەو لە تووشی حادیسا بێ سە لەو دی چەما تاڕادە ڕێگاکەی خۆشترە بەس ئەم ڕێگایە نازانم ئەم بەرپرسانی ئەمە چایان بەم ڕێگایە مایان بەم ڕێگایە. احنا جينا من بسايد مالنا وهو جانا من هناك واشتاز علينا رأسا. ئێمە لەسەر سایدی خۆمان بووین بەرەو سلێمانی دەڕۆشتین لە سایدی هاتنەوە ئەم ئۆتۆمبیلە ئۆپڵا هاتە پێشمان و ڕووداوەکە ڕوویدا بەداخەوە دوو کەسی تێدا بوو بریندار بوون ڕەوانەی نەخۆشخانە کران. بەوتەی شۆفێران و هاوڵاتیان ڕێگای کەرکووک سلێمانی زۆرترین ڕووداوی هاتوچۆی تێدا ڕوودەدەن. خراپبوون و چاڵوچۆڵی ڕێگاکە لەگەڵ نەبوونی هێماکانی هاتوچۆ و تیژڕەوی شۆفێران هۆکاری سەرەکین بۆ زۆربوونی ڕووداوەکان. ڕێگاوبانەکانمان زۆر باش نین ئەگە کوالێتیەکی باش بیان جەعدایە هیچمان بەسەر ناوی ئێمەش بە هێمنی بڕۆین بەڵام سورعەتی ئەبێ بخەینە لای کەس بە سورعەتی لێ نەخوڕێ ئێمە هەرێکی لە ئێمە ئەگە سورعەت بێ ئەوە حاڵەکەیە داواکەمەوە بە سەریع نەبن بۆ 5 دقیقە ڕێ نەماڵی خۆیان بەکاولکردن و نەماڵی خەڵک و ئاگیان لە خۆیان بێ بۆ 5 دقیقە ڕێگاوە ناکە 5 دقیقە زووتر بگەیان درەنگتر بگەی هەشتەوە ئەبینی ئێستا بەس سەریعی کەمەوەکەی بەس دوای مودەیەتر لەبیر تۆ چێ ئەڵا بە سەریع ڕێتەوە ما خۆت کاولەکەیت و ڕێگاوبانێکمان وەڵاوە تا بینی بەسێکەوە 20 سانتیم چاڵترەوەتە تا سووری بکە 20 سانتیم چاڵترە. بەپێی ئاماری پۆلیسی هاتوچۆی شاری کەرکووک کۆی ڕووداوە هاتوچۆکانی ساڵی 2021 195 ڕووداوی هاتوچۆ بوون 11 کەس گیانی لەدەستداوە 207 کەسیش بریندار بوون بەڵام تەنها لە 7 مانگی ئەم ساڵدا 194 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە کە 43 کەس گیانی لەدەستداوە و 248 کەسی تریش بریندار بوون. بەم جۆرەش بێت ڕووداوە هاتوچۆکان و قوربانیەکانی بەراورد بە ساڵی ڕابردوو دوو هێندە زیادی کردووە. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.